ئێمە یەکەم جار و دوم جارمان نییە حساب ناگرێتن جا دەچوومانە خۆتان ئەگاتان لێیە من زیاتر لە 50 ڕۆژ خەوتمان لە پێش محافەزە و زیاتر من لە ساڵێکە بێ ئەتسامان کرد دوای گەیشتەوەی تەدریبمان کردەوە ئەمە دوو مانگە تەدریب بکەین و دوای جار پێمان کە عەلە ئەساس ڕاتبمان دەنێ ڕاتبیش نەما پاریان تەخسیس کرد و ناردیان بۆ شەریکردنەوە شما بەڵام ئەوان سەرفیان کرد و هیچ استفادەمان لە پارەکە نەکرد ئێستایش نازانین ئەمە مانگێکمان ماوە تەواو بین لەوێ نازانین ئەمە عقودین نازانین جەمان چییە کاکەمان ماوەیەکی زۆرە داوای حەقی خۆیانەکەن داوای دامەزراندنەکەن هەمویان ئەندازیاری نەوت و ئەندازیاری ترندا تا ئێستا نەمەزراون ماوەیەکی زۆرە چەند جارێک هاتوونەتە لایەن داواکاریەکانیان مانگەیاندووە چوونەتە لای وەزیری نەوت ئێستا حالیان ئەمان تەدریبەکەن لە کۆمپانیای نەوتی باکوور تەدریبەکەن ئەمە لە هەموو پارێزگاکانی کە ئەو شوێنانەی کە نەوتی لێیە ئەم خۆپشاندانە بڵین هەیە ئەم ئیزرابە هەیە و داوای حەقی خۆیانە جامی ئەو کولیاتێکی زۆر هەیە جگە لە حکوومەکان ئەهلیش کراوەتەوە بۆیە سوخلێکش لەسەر حکوومەت خۆشی لە ئەزمەیەکی اقتصادی ئەمنی عسکەری خۆتان نەزانە حکوومەتی عێراق